خی گەورە دەفەرمێ فسبح بحمد ربك ئەی خۆشەویستم کە قسەیان پێوتی بوختانیان بۆ کردی تەشهیریان پێ کردی تۆ وەرە تەسبیحاتی خوا بکە يعني قل سبحان الله والحمد لله ئەم دوو زیکرە بکە ئێوە کەسەی کە دەتەوێت دیفاع لە پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم بەردەوام خۆت و ماڵ و منداڵت بڵێ سبحان الله الحمد لله يعني يا ربي خوایە تۆ خوایەکی پاک و بێگەردی جا من تو خوا خالقی ئەرز و ئاسمان لە پشتم بێ فەڕەنسا چییە و ئەمریکا چییە و فڵان بێئەدەبی کورد چییە و هیچ نییە کاکە سبحان الله خوایە تۆ العدلی تۆ الحەکیمی تۆ القدوسی السلامی المؤمنی المهەیمنی العەزیزی الجەباری المتەکەبیری کاری تۆ پاک و خاوێنە خوایە من تۆ پشت و پەنامی خوا فەرمووی ئەی محەممەد ئاوە ذکری سبحان الله بکە دایمە یادی من بکە دایمە پشتیوانی من بەسەر خۆتەوە ببینە دووەمیان بڵێ الحەمد لله یا ربی خوایە حەمد و سەنا بۆ تۆ خوایە ئەو کەسەی کە تەشریف بە پێغەمبەرەکەت دەکا من هەروەکو ئەو ئینسانم ئەی خوایە چ بەختەوەریەکە کە من محەممەدم ناسیوە واللهی بەڕێزانی ئێستا ئێوە بەختەوەرترین کەسی سەرزەوین کە لە ماڵی خوادا لەم کاتەدا کۆبوونەوە ئێمە بەختەوەرترین کەسی سەرزەوین کە باسی خوا و پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم لەبەر خوا یەکترمان خۆش دەوێت ئەزانی چەند کەس لە ملیۆنەها خەڵک لەمە بێ بەشە الحمد لله یا ربی خوایە حەمد و سەنا بۆ تۆ ئەمڕۆ بەشداری نوێژی جومعەم کرد چەند وشەیەکی خێرم لە قورئان و حەدیث بیست سپاسی خوا بکە سپاسی خوا بکە لەسەوەی ئەم لە شەساغەی پێبەخشی ئەی محەممەد تۆ وشتەی الحمد لله هەمیشە لەسەر زمانت بێ هەر کەسێ دیفاع لە پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم ڕۆژانە بزانێت چەند جار وتوێتی الحمد لله ڕاستە بەخوا دەزانم هەژاری بێم وچەی بێکاری بەڵام زۆر جار الحەمدلله لەشمان ساغە دکتۆر محەممەد دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قلوب تەهوی العەطاءدا باسێکی زۆر شیرینمان بۆ دەستگێڕێتەوە و سەرنجڕاکێشە ئەڵەیەکی لە کارمەندینانی نەخۆشخانەیەکی تایبەتی زۆر دەوڵەمەندەکان کە دەچنەوە زۆر گرانبەهایە وەکو کارگوزارێک وا وەکو سکرتێرێک وا بۆ پێشوازی لە نەخۆشە دەوڵەمەندەکان دەکرد ئەڵێ بۆی ژەڕام و تیجارێکیان کە من لەوێ دەوامم دەکرد عنوانی نەخۆشێکیان دامێ ئەوە ژماری سارەکەی توی لە فڵان دەقەیە دەگاتە بەردەمی خەستەخانە بچۆ پێشوازی لێ بکە و بیهێنە سەرەوە ئەڵێ من وەکو سکیوریتێک کە لەوێ دەوامم دەکرد چوون بە پێشوازیەوە کە ئۆتۆمبیلەکەیم بینی ئۆتۆمبیلە شەڕەکەی منیش بانی دوو جار کوژابەوە هەتا گەیان بوومە خەستەخانەکە ئای وتم خوایە گیان خوایە چیت داوە بە من ئەم ئۆتۆمبیلە گرانبەهایە توخوا منیش سارەم هەیە ئەوە ژیانە جاوە سارەکەی وابێ بێ پارەکانی چەند بێ ئەوە سارەکەی بێ ئەبێ قەسر و قسووری چۆن بێ ئەبێت چی بخوا بەخوا من ێوارە ژنانەکەم وانە بوو ئاڵێوەتی ئەنی بەزەیم بەخۆم داهاتەوەم دەزانی خوا هیچی نەداوە بە من لەبیرم چۆوە الحەمدولیللام لەبیر چۆوە کاتێک کە پەلاماری قاپیەکەیم دا و سەیاقەکەی بۆی لەدەخڕی قاپیم کردەوە سێرەکەم قاچێکی لە ڕانیەوە لێبۆتەوە قاچێکی نییە وتم گەورم بەڕێزم جەنابەت کێشەی قاچت هەیە ئەم قاچەی کە بڕاوەتەوە و بەدار شەقێکەوە دەڕووی قاچی سناعی پێوەیە سەیرم کرد دڵی پڕە وەکو کەسێ هیچی نەبێ لەسەر زەویدا چاوەکانی قەتیز بووبوون بە فرمێسک و ئاویان تێزابوو وتی خۆزگە هەر ئەم قاچەم بوویایە ناکاکە گیان یارمەتیم دەبم بە شوێنی دیاریکراو بەلای ئەو دکتۆری کە عینوانیان پێداوی هاتووم قاچەکەی تریشم ببڕنەوە تازە هەتا ماوەم دەبێت لەسەر عارەبانە بم بێ قاچ دەبم ئەڵێ مسوورکەیەک بە لەشما هات دەستم کرد بە گریان نەک هەر بۆ حاڵی ئەو بۆ حاڵی خۆم بۆ حاڵی ئەوەی کە چەند وەختە نەموتوە الحەمدولله من بە دوو قاچی خۆم دەڕۆم لەش ساخ تەندروست ئەو پیاوە لەو سارە گرانبەها و سەرمادایەدا دڵی پڕە چای پڕ لە فرمێسکە دەمەوەدا لە حسە عارەبانە پاڵی پێوە دەنێن بە عارەبانەی کارەبایی بڕوە پێویستەکانی خۆی بۆ جێبەجێ ناکرێن گریان بۆ ئەو کەسانەی چەند زۆرن لە ئومەتی محەممەد کە حەمد و سەنەی خۆیان لەبیر چۆتەوە خۆشیەکانی ژیان بەس لە مادەدا دەبینن پێشکەوتن بەس لە مادەدا دەبینن خوا فەرمووی ئەی خۆشەویستم دایمە بڵێ الحەمدولله زۆر زکری الحەمدولله بکە چێ پێغەمبەری خۆش دەیە ڕۆژانە هەستکە هەر لە پەرداخە ئاوێک لە نانێک لە هەڵسوکەوتێک لە دابەزینێک لە سوابوونێک کە بزانێت جارێک وتووە الحەمدولله ئەوە بەڕاستی دیفاع لە پێغەمبەر صلی الله علیه و سلم